هەناردنەکردنەوەی نەوتی هەرێم بۆ بەندەری جەیهان دەستی پێکردەوە. بەهۆی ئەم شەڕ و شۆڕەوە و کەمبوونەوەی داهاتی نەوتی و نانەوتی حکوومەتی عێراق دوجار ناچار بوو بۆ بەرزکردنەوەی داهات پەنا بۆ هەرێمی کوردستان بەرێت و لە ڕێی هەناردنەکردنەوەی نەوت بۆ بەندەری جەیهان ئیشەکەی خۆی حەل بکات. بەپێی چەند سەرچاوەیەکە 1964 لە کۆمپانیای نەوتی باکوور دەستی کەوتووە، شاندێکی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لەگەڵ شاندێکی وەزارەتی نەوتی عێراق کۆبوونەتەوە و ڕێکەوتون کە هەناردنەکردنەوەی نەوت بۆ بەندەری جەیهان دەست پێ بکاتەوە. وەک یەکەم هەنگاویش ڕۆژانە 10 بۆ 50,000 بەرمیل نەوت هەناردە بکرێت. شاندەکەی وەزارەتی نەوتی عێراق داوایان کردووە جگەلەوە ڕێبکەون لەسەر ئەوەی کە ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت لە ڕێی بۆریەکانی کوردستانەوە ڕەوانەی بەندەری جەیهانی تورکیا بکرێت. بۆ ئەم کارە شاندەکەی هەرێم 4 مەرجیان داناوە. یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە قەرەبووی ئەو زەرەر و زیانانە بکرێتەوە کە بەهۆی ڕاگررتنی نەوتەوە بە هەرێمی کوردستان کەوتووە. مەرجێکی دیکە ئەوەیە کە بڕەپارەیەک بدرێت بە کوردستان بەرامبەر ئەو نەوتەی کە لە ڕێی بۆریەکانی کوردستانەوە ڕەوانەی بەندەری جەیهان دەکرێت. مەرجێکی تر ئەوەیە کە پۆلیسی پاراستنی کێڵگە نەوتیەکانی کوردستان بگەڕێنەوە سەر بیرە نەوتیەکانی ناوچە دابڕێنراوەکان. خاڵی کۆتایی کە خاڵی سەرەکی و مەرجی سەرەکی شاندەکەی هەرێم بووە ئەوەیە کە گەرانتی دابینکردنی موچەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدێت. شاندەکەی وەزارەتی نەوتی عێراق ڕازی نەبوون بەو مەرجانە بە پاساوی ئەوەی کە ئەوان توانا و مافی بڕیارداریان نییە، بۆیە هەموو ئەم خاڵانەیان وەک راپۆرتێک نووسیوە بۆ ئەوەی بیبەنەوە بیخەنە بەردەست سەرۆک وەزیرانی عێراق و وەزیری نەوتی عێراق. دوجار بڕیار لەسەر ئەو ڕێکەوتنە و ئەو مەرجانە بدەن. ورد و درشتی ئەم هەواڵە لە ماڵپەڕی 1964 دایە خوێنەری بن.